بینەرانی بەڕێز لە شوێنێکن سلااوان لەبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ وەکو ڕۆژانی پێشوو دوو تەوەرشۆبە دەکات. تەوری یەکەمان تایبەت دەبێت بە پرسی ڕیفراندۆم و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. تەوری دومیشمان تایبەت دەبێت بە مژاری ئاو لە باشووری کوردستان، سەرچاوی ئاو لە باشووری کوردستان و کێشەی بەنداوەکان لە هەرێمی کوردستان. لە تەوەری یەکەمماندا دەینە سەر تەوەری یەکەممان کە تایبەتە بە پرسی ڕیفراندۆم و پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا. دیارە چەند ڕۆژێک بەر لە ئێستا و دوێنێش فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەریەکە لە سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی و دواترش لەگەڵ سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی عێراق عەمار حەکیم کۆبوونەتەوە. باسییان لە کۆمەڵێک پرس کردووە بە تایبەتیش پرسی ڕیفراندۆم. ئەوەی کە ئێمە جیاتر قسەی لەسەر دەکەین ئەوەیە تاکو ئێستا بەغدا هەڵوێستێکی فەرمی ڕانەگەاندووە سەبارەت بە پرسی ڕیفراندۆم. ڕاستە کۆمەڵێک لێدوان هەیە، هەندێک پێی وایە ئەوە مافی خەڵکی کوردستانە کە هەرێمی کوردستان هەنگاو بۆ پرۆسەی سربەخۆیی و ڕیفراندۆم بەهاوێژێ، بەڵام بەشێکی دیکەش پێیان وایە کاتەکە گونجاو نییە دەبێت کورد ئەم پرۆسەیە دوا بخە. بۆ قسەکردن سەبارەت بەم ژارە لە بەغداوە میوانداری بەڕێز عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراقمان کردووە. بەڕێز عەرەفات کەرەم بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە باس دا ناوەڕۆکی ئەو کۆبنەوەیە بکەی کە لەگەڵ هەریەکە لەگەڵ حەیدەر عەبادی و عەمار حەکیم کۆبنەوەتان کردووە. ناوەڕۆکی ئەو کۆبنەوەیە خۆی لە چیدا بینیوەتەوە؟ چ مژارێکتان تاوتوێ کردووە؟ gelek spas و spas ji bo bînerên Kurdistan 24. Seredana me bû berêz Ebadî Serokvezîrê Iraqê seredaneka geleka giring bû. Çunkî me babetê gelek giring gengeşekirin. و ایکش بابت هر گرینگ که تازه همه کردستان جی بحث لید که او جی ریفراندومه برونو آشکارا ما اف بابت دیگل برس عبادی بحث کرد و دیگل چند سرکدین دیگه که دانشته بون لوی دانشتنه راست هر وکی تل دسپیکی بحث کرد هلوستی که رونو آشکارانیه لی کس نشد بجیتن که نابت ریفراندوم بیتا کرن چونکی او مافکی روای خلکی کردستانیه و او ولاتت کو بونا ولات سر بخو بشکاپتر لریکا ریفراندوم بونا ولات سر بخو او بابت اختکو ملگل برس عبادی بحث کرده بالتالي يعني نقول أم قال ريفراندومينينا يعني هم الظانن كما فيك رواي خلق كردستانية ليه بالتالي تقول وقت هندينيا ما ترسيها هاي لسر پاشروجا کردستان هروگی چاوا بحث کمار مهابات کرد بروی چند ام دخوازین کشی خو چهار سر بکن ایکش باسی کماری مهابات کرد پیم خوش لسر او بوستین برس عرفات یعنی بوچی نمونه کماری مهاباتی هنای و بو ایوه بله که ولاتن دراوسه دیگل و سرخوبون دانینا دیگل و رفراندومینینا یه های او دشی و چند راب وستن و بشتینگینه مترسی بیتا سر پاشاروجا کردستانه او رو که کردستان گله که پیش کفت گت براور دیگل عراق بکی یان باشور عراق بکی لعالی اکونومی لعالی دیپلماسی و سیاسی و پیش کفتن برای چند ادبیشن مترسیه های اف سرکفتنا کردستان یان او دستکوتت کردستان نمینن باش کوایا با ایمن لکتیه بگین برز عرفات بحث کر یعنی کشون آخفنا زور باشه کوایا با ایمن لکتیه بگین عبادی با آشکرا مترسی بو سر هرمی کردستان للیان ولاتانی دراوسه و بو فراکسیونی پارتی خسترو بله وما جيب البرسفدا يعني ما بحث كبوتش تو وكو سروك يعني نمونك منينا چونكي زور ولات يجدابوي يدوين ولات السربخو لريكا ريفراندومي بريكا كاشتي وكو پیشنیارک من گوته سروک وزیر بوچ تجی وکو سروک اندونوسیا
سپێدێکی ڕابی بەیانێکی دەرپێخی بێژێ مافی کوردستانەیە ڕێفراندومێ بکەن هەروەکی چاوەکو سەرۆکی ئەندەنووسیا گوتێ مافی ئیستیمۆرە تەیمۆرە شەرقیە ڕێفراندومێ بکەن بەرە چەندێ ئەوی بەحەس کرد کە زۆر وڵات بشەر جودا بووینە مە گوتێ ئەم دخوازم بە ئاشتی جودا بین و زۆر نمونەوینا سەر چێکۆسلۆڤاکیا هەروەکو لێک جودا بووی یان هەروەکی نەروێجە سوێد وەکو ئایسلند دەنیمارک سنگافۆرە مالێزیا ئەم دخوازم بە ئاشتی ئەم دەگەل عێراقی جودا بین منەوێت نمونەکە یعنی وەکی ئەریتریا و ئەثیوپیا بینن وەختی کو 30 ساڵە شەڕی هەردوو وڵاتە لی دیماهەیە بوونە وڵاتێن سەر بخۆ ئەم دەگەل هەواڵێت خۆ گەل برایە خود بەغدا بەحسی بابەت دەکەین چونکە دەمێکیدا مە پێکوە خەباتە کرێ بۆ نەمانە ڕژێمە سەدام ئەو ڕووکە وەختی کو ئەم گفتوگویە دەگەل وا دەکەین وەکو برایەک چونکە ئەم پێکوە بووین مە پێکوە خەباتە کرد مە پێکوە ئەو وڵاتەیە دامەزراندە مە دەستور پێکەوێ نویسی بەرەوە چەندێ تشتێکی زۆری نۆرمالە کە سپێدەکێ یعنی سەرۆکوەزیر بێژیتن مافی خەڵکی کوردستانەیە ڕێفراندومێ بکەن لێ دووبارەت بێژمەوە هیچ هێزێک هیچ سەرکردەك دژی ڕێفراندومێ نییە لێ بەحسێ وێ چەندێتکەن کە ئەف وەختێکی گونجاو نییە بۆ دامەزراندنە دەولەتە کوردی یان کو ڕێفراندومێ لێ مەگوت ڕێفراندوم وێ چەندێ ناگەهێنیتن کە پشتی ڕێفراندومێ ڕاستە ئەم دیماهیە وێ ساڵێکم پێشی 2010 بەس وێ چەندێ ناگەهێنیت پشتی ڕێفراندوم دۆخەکە گونجاو نییە بەڕێز عەرەفات بە ئەمە تێبگەین دەولەت باشە بە ئەمە تێبگەین بەغدا دەڵێ ئێمە دژی ڕێفراندۆم نین دەبێ ڕێزدا بڕیاری خەڵکی کوردستان بگرین ئەمە هەم قسەی حەیدەر عەبادی بووە هەم قسەی عەمار حەکیمیش بووە باشە کە ئەمە مافێکی شەرعی خەڵکی کوردستانە دەڵێن دۆخەکە گونجاو نییە ئایا دۆخەکە بۆ هەرێمی کوردستان گونجاو نییە یاخود بۆ عێراق گونجاو نییە کاک کەمەران بڕۆن و ئاشکرا بۆچە هاوپەیمانیان نیشتیمانیا شیعە دگەل ڕێفراندومێ نینە ئەف ئاخفتنا یان ئەف شروڤەت یعنی من لە ئاخفتنێن بەڕێز عەمار حەکیم زانین یعنی لە ئاخفتنێتی مشروڤە کرد ئەو دەبێژن هەندە ساڵە سنە حکمی عێراقێتیان عێراق دابەش نەبوو مە نەبێتن 14 ساڵە شیعە حکومتیان عێراق دابەش بیتن ئەوە مەترسیاوان کەواتە ئەوان دەیانەوێ ینی کەواتە ئەوان دەیانەوێ کورد بە قوربانی بەرژەوەندیەکان و سیاسەتی شیعەکان لە عێراق بکەن یعنی ئەس تێگەشتم لە ئاخفتنێت بەڕێز عەمار حەکیم کە بەلێ ئەختی کوتبێژن گونجاونیە خۆی ئەسوێ باوەریێمە تازە باشترین وەختە بۆ ئەنجامدانە ریفراندومێ لەبەرچە یەک چونکی ئەف عێراقامە دامەزراندە ئەو اتفاقامە گەلێ کرێ نەما یعنی بۆ نمونە ئەگەرم بەحسی فراکسیۆنە پارتی دیموکراتی کوردستان کەن کە ئەم 28 کورسینە هەیانەها مە وەزیرێک لە حکوومەتێ دانیە و فراکسیۆنە هەی 4 کورسینە وەزیری هەی لەناو حکوومەتە بەغدادا بەروێ چەندێ وەختێکی زۆری گونجاوە کە ئەم ڕێفراندومی ئەنجام بدەن حتاکو ئەم یعنی شێم بە کورتی بێژم کوردا gelek zerer û ziyan dîtin manawe digel Iraqê. Eger em li 2003 me welatê xwe ragihand ku welatekî serbixwe taze em de zor qeyrana rizgar bin taze barodûxê Kurdistanê de gelek baş debit. Yan li 2014 wextê ku bû cebrî ke ew jî zulmeka mezin bî li xelkê Kurdistanê hate kirin we tiştek bû dijî distûre hengînên weke barodûxê Kurdistanê gelek baştir bû û ye hey em yani ew hereşe Daeş jî sermene be Daeş neşya wê hêrîşî kete ser herêma Kurdistanê. Ca ez wê bawerî me metirsiya hawpeymaniya niştimaniya şîeya wê çendê ye Sunne henda sala Iraq ragirt bêgirtû em nahêlin bi 14 sala Iraq dabeş bîtin ew me re wana serekî ye. Baş e. Kewaya wekû gotman eger bem şeweye bê debe gerekî dike hukmranî bo ewey pêştir sunnekan xweyan pê wa bûwe serkewtû bûne em cara
دەبێت شیعەکان بۆی بسەلمێن وەکو سونەکان سەرکەوتوو بوونە نابێ عێراقدا بەش بێ دەبێت دیسان کورد قوربانی بداتەوە باواز لەم خاڵە بهێنین بینە سەر مەسلەی پرۆسەی ریفراندۆم جددیەتی هەندێک پێی وایە مەسلەی ریفراندۆم تەنانەت لە ناوخۆی هەرێمی کوردستانیش هەندێک حەزب و لایەن پێیان وایە کە پرۆسەی ریفراندۆم بۆ یعنی پرسێکی سیاسیە مەزادی سیاسیە یعنی تەنیا بۆ شاردنەوەی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە لەوە زیاتر هیچی دیکە نییە هەوڵی جددی نیە لەو بارەوە تێگەیشتنی بەغدا بۆ پرۆسەی ریفراندۆم چۆن بوو ئایا بەغداش هەمان تێڕوانینی هەیە یاخود ئەمە بەڕاست بە مەترسێکی گەورە دەزانێت پێی وایە کورد جددیە لە مەسەلەی ریفراندۆم پرسیارەکە گەلەکە جێ خوددایە نەسوێ باواریێمە بەغدا ئەتزانیت وێ جارێ کورد gelek riş de li ser encamdana referandumê ve peşîmanî te daniye ve zor cara Kenalên Erebî wextê ku em digel wan dipeyvîn bêjin hin gelek zîrekin. Em got kesekê destîşan kire wê prosê rêbet ke wextê xwe wezîrê derewê Iraqê bi behsê Beres Şar Zêbarî. Ew dizanin em riş dîn ve em peşîman nabîn ve em di wê referandumê encam deyn. وأف ريفراندوما ناك وكي عرب ورقة ضغطة كأم وكي كارتك بكار بين دجي بغدا هتاكو كيشيت خو بيشارة سر بكين نخير ما تويتن أم بزانين خلق كردستان چت خازيد آيا دي خازيد دقال عراقي مينتا أو عراقانو كأم بينين كالتش قيرانو تش أزمونك نخوش دايا يان دي خازيد ببي طولاتك سر بخو چونك براسي كردستان اگر تبراورد بكي دقال اف بشي عربي اگر وكوب عربي دين الجزء العربي اگر تبراور بكي قالك جدايا كمزنا هاي لزور بوارا نخاص ما بوارن ايكونومي ودبلوماسي و قشة بيدان و بيشكفتن برو چند او دزانن ويجاري كرد مسألة ريفراندوم دي انجام دن و ايكش اخفنيت وان يعني هل برس عبادي و برس عمر حكيم قلت ما باوری به چندیه هند بجن زوجرت بحث کن که رفراندوم انجام دا مرجنیه امولاتی که سر بخوب راب گهینین گوته و آخفنه چه اساسک بونیه انجام دان رفراندوم هر بولاتی که سر بخویه هنگ اعلام بکن وقتی که هنگو رفراندوم جی کرد کس نشد خلکی کردستان را بگریدن خلکی کردستان دی بجیتن باشه او چه رفراندوم هنگ انجام دن رفراندوم انجام دان بو هنده دات وڵاتی خوب ڕابگەهێنە هەروەکو چاوە زۆر نمونەی جیهانە هەی وەختی کو ڕێفراندوم ئەنجام دای پشتی هنگینە ئەعلانە دەولەتێ بوو لێ یا هەی هەندێک جا چەند ساڵەکە خەیاندە بەسیا کوردستانە ئەسوێ باوەریێمە ئەگەر مە ڕێفراندومەکە سەرکەفتی ئەنجامدا ئەسوێ باوەریێمە ڕاگەنتنا دەولەتێ دیگەلەکە نزیک بیتن باشە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕێز عەرەفات شاندی یەکێتی و پارتی لە بەغدا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسییان لەوە کرد ئێمە ڕێفراندۆم ئەنجام دەدەین بەڵام مەرج نییە دوای ڕێفراندۆم دەوڵەتی کوردی ڕابگەینین ئەم قسەیە یعنی زۆر جار لە ناوە خۆدا لە میدیاکاندا وای لێک دەدرێتەوە کە زێدەتر ینی پارتی کە سەرکردایەتی پرۆسەی ڕێفراندۆم دەکا دەخوازێتن ینی کارتێک بەرامبەر هەم ناوخۆ بەکاربیینی و هەم بەرامبەر بە بەغدا پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئایا بەڕاست ئەنی پارتی کارتێکی لەم شێوەیە بەکاردەینی کە دەڵێتن شەرنی ئێمە دەوڵەتی کوردی ڕابگەینین لە پاش سەربەخۆیی نەخێ دابێتن ئەم دەخەزیە وەکی کار بکارێنن بەرامبەر بەغدا چونکی بڕاستی مە زۆر کارتێن دیکەیت هەیە ئەم شێ بەرام لێمە بەس سەرەکی باوەریێمە سەرکرداتیە کورد دەگەل زۆر لایەنە گەنگەشە کرێ لە سەروی بابەتە کە ئەم وی کارە دە ئەنجام دەین یعنی حتا سکرتێری گشتیە نەتەوەی نیگرتی وەختی کو سەردانە کوردستانê kirin Cenab-ı Serok Barzanî bi ron û aşkera behsê serxwebûna Kurdistanê kir û ez wê baweriyê me her şandek demê ku seredana Kurdistanê ketin
سرکرداتیە کورد بڕۆن و ئاشکرا بەحسی سەرخوبوونا کوردستانت کەتن باش و بەروێ چەندێ ئەم ناچین داخوازیە خەلکی کوردستانە کە داخوازیەکە ڕەوایە بچین بکەنە کارتێک بوو مەرامێن سیاسی مەبەست تامەیە سەرەکی ئەوە ئەم دێ ڕیفراندومێ ئەنجام دەین و ئەم پەشیمان نینە و ئەو ڕیفراندومەژی هەروەکی من دەستپێکی بەحەس کرد بوو چی ئەگەر کەسێک بپرسید ڕیفراندوم بوو چیە ڕیفراندوم بوو هەندەیە هەتا کو وەختی کو ئەم ڕیفراندومێ بکەین بزانین خەلکی کوردستانە چ دخوازێت چونکە ئەگەر تو سوبای وڵاتێکی سەربەخۆ ڕابگەهێنێت سوبای کوردستانە بکەیە دەولەت بێ ڕیفراندوم یهەی کەسانێک لایەنێک بێژن هەنگوو پرسیارە خەلکی خو نەکریە بەروێ چەندێ ڕیفراندوم لەجسلیشنێکی یان شەرعیەتێکی دەتەوێت دەولەتە ڕادگەهێنە باش ئێوە دیارە چەند پرسێکتان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق تاوتوێ کردووە پێم باشە باس لەو پۆستانە بکەین کە تاوکو ئێستاش پشکی کووردە و لەلایەن کوردەوە ینی بەتاڵ ماونەتەوە پڕ نەکراونەتەوە لەوانە پۆستی وەزارەتی دارایی عێراق پرسیاری من لێرەدا ئەوەیە ئێوە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هۆکاری بۆشمانەوەی ئەو پۆستانە تاوەکو ئێستا بۆچی دەگەڕێتەوە چوە لە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەکات ڕۆژ دە ڕۆژ پێگەی کورد لە بەغدا لاواز دەبێت و لە هەمان کاتیشدا ئەو پشکانی کە بەشی کووردە ئەو پۆستانە بە بەتاڵی دەهێڵێتەوە بەڵێ ینی هەتاکو خەلک بزانێت لایەنین سیاسیش بزانن لە جەم پارتی دیموکراتی کوردستان پۆز گرنگ نینە نکمە تشتێکی گرنگترێ هەی کە ئەوژی ئەو ئتیفاقەمە کرد دەگەل بەغدا کە ئەم دەگەل بەغدا لە هەمە تشتێکی بەشدار بین لە بڕیارە سیاسی لە دروستکردنا بڕیارێ لە دەسەڵاتێدا لە سامانên سروشتی لە هەر تشتێکیدا ئەم بەشدار بین بەروێ چەندێ ئەگەر مە هەوڵدا ئەو شەراکە الوەتەنیە مە یعنی وەکی جارە لێکرا مە چارەسەر کرد هەنگێنێ پۆست تشتێکی زۆری نۆرمالە ئۆتۆماتیکیان دێتە چارەسەرکردن ئەگەر ئەم سبەی کەسێکیش دەستنیشانکەین ببیتە وەزیری دارایی یا هەی پشتی هەفتەیەکی لە پەرلەمانی جارێکە تێمەتمانە لێ بستینەوە چونکی بڕاستی هەرچی بانگ هێشتکردنەکە لە پەرلەمانە مەبەستە سەرەکی نە ئەوە کە گەندەلیە لێکۆڵینەوە گەندەلی بێتەکرێت مەبەستە سەرەکی ئەوە بۆ هەڵبژاردایە یا بۆ هەندەیە هەتاکو لایەنێکی لە پرۆسە سیاسی دوور پێخن ئەماکی پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسە سیاسی ئەم بەهێزین مە بەشداریەکە باشە هەی و ڕۆلێکی سەرەکیژی هەی بڕاستی لێ مەسەلە حکومەتێ چونکە مە قەنەعەتە هەی نکمە پۆست پێشیان بەحسی پۆستا بکەین پێویستە ئەم بەحسی تەوافقە سیاسی بکەین و بێنە سە ئەسل المەسئلە یعنی کێشە سەرەکی ئەم چارەسەر بکەین کە ئەوژی نەمانە شەراکە وەتانی نەمانە تەوافقە سیاسی ئەوە کومە لە دەستپێکی ئیتیفاق لەسەر کرد ئەو ڕووکەتە تەماشات کەی لایەنێکی هەوڵ دەتبوو نمونە زۆرینەی سیاسی بینتە گۆڕەپانە سیاسی لە هەڵبژاردنێن تێن ئەف پرۆژەی پێشکەشکرێت کە ئەم دەزانین ئەف پرۆژە لە بەنەڕەتدا پرۆژێکی دیموکراسیە لێ ئەف پرۆژە لە وڵاتێکی یا هەیکێر بێتن لە وڵاتێکی کە سەر نەگریتن پرۆژە زۆرینەی سیاسی لە وڵاتێک ئەگەر هات و یەک نەتەوە بیتن ئانکو یەک ئاین بیتن ئانکو یەک ئایدۆلۆژی بیتن ئەف پرۆژە دێ سەرگریتن لێ وەختی تو تەماشا جواتە عێراقی بکەی عێراق کە لە زۆر نەتەوە و ئاین و ئایدۆلۆژی مەزهەبە پێکتێتن زۆرینەی سیاسی سەر زۆر باشە چونکی پێویستە ئەف وڵاتە عێراق هەندە ساڵە مایەوە ئێگرتی چونکە لەسەر بنەمای تەوافق سیاسی مایە ئێگرتی ئەگەر زۆرینەی سیاسی هات هەنگێنی عێراق دێدا باش گومان تێدانی بەڕێز عەرەفات بۆچی ئێوە بە تەنیا وەک فراکسیۆنی پارتی سەردانی سەرۆکوەزیران و سەرۆکی ئاوپەیمانی نیشتیمانیتان کرد ینی هۆکار چییە ئایا دۆسەی نهێنی هەیە کە لەگەڵ ئەو بەرپرسانەی بەغدا تاوتوێ بکەن ئایا ئەمە لە قازانجی کووردە یەک فراکسیۆن بە تەنیا لەگەڵ بەغدا بەرپرسانی بەغدا گفتوگۆ لەسەر پرسی ڕیفراندۆم بکە؟ بەڵێ
ما بس ما سرکی یعنی هر فراکسیونک دکارید بخوازید سرک وزیر ببینیتن یعنی هر لانێکی سیاسی بینیتن لێ ما زۆر جارە هەوڵدا دگەل هەر چوار فراکسیۆنە ئەم خوددان یەک هەلوێز بین لێ مخابن لایەنێن دیکە بڕاستی هاوکار نەبوون دگەلمە لە زۆر بابەتێن استراتیژی ما هەوڵدا ئەم یەک خوددان یەک هەلوێز بوون بڕاستی یعنی ئەوان هاوکاریە مە نەدکرد يعني بۆ نمونە ئەگەرم بەحسێ بەڕێز و شارزێواری بکەین جێداخەیە وەختی کومە بەرگری لە جێگیری دوێ سەرۆکی پەرلەمانە کرد بەڕێز ئارام شێخ محەممەد وەختێک و دەڵپۆستەوی لادەن یەکەم لەەن پارتی دیموکراتی کوردستان بوو پشگیری بەڕێز ئارام کرد لێ وەختێک و هاتنە سەر و شارزێباری هەر چار فراکسیۆنە بڕاستی هاوکاریامە نەکرد بەلکی شێن بمەتە ئێکش ئەندام پەرلەمانێت لایەنێکی سیاسی بشانازیە دەنگدا بۆ لادانەوە شارزێباری بەرە چەندە هەندە جارە یعنی بۆ نمونە ئەگەر ئەم دگەل هەر چوار فراکسیۆنێن دیکە چوبان سەردانە عەبادی کردمە بە بەحسی ڕێفراندومێک کردبە بێگومان لایەنێکی سیاسیدا بێژیتە نە دەبێت یەکەمین جار پەرلەمان بێتە ئەکتیڤکردن بەرە چەندێ بۆچوونێ مەگەلێک جدانە باش و جێداخەیە کە ئەم نەشیان هاوپەیمانیە کوردستانی دروست بکەین هەر وەکو لە خوڵا پێشی مە هەبووە و بۆ بینەرێن کوردستان 24 بێژم وەکو بوو مێژوو بۆ دیرۆک پارتی دیموکراتی کوردستان یەکەم لایەن بۆ هەوڵدا هاوپەیمانیەکە کوردستانی دروست کرد لێ خابن لایەنێن دیکە دەگەل هاوکار نەبوون چەندێ ئەم پێویستە ئەم وەندێک سەردانە بتەنێ بکەین هەندێک بابەتە دەگەڵوان گەنگەشە باشە هیچ دۆسەی نێنی هەبوو لەگەڵ حەیدەر عەبادی گفتوگۆی لەسەر بکەن زۆر جار بازدەوە دەکرێت کە ئێوە داواتان لە بەغدا کردووە هاوکاری هەرێمی کوردستان بکات بۆ شانەوەی گەریلاکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بەلەو نە بابەتێکی نهێنیە مەبڕون و ئاشکرا بەحسێ پەکەکەی کە دەگەل بەرز عەبادی چونکە ئەم وێ باوەریەینە یعنی هەتاکو چونکە زۆر لێدوان هات نەدان دژی پارتی دیموکراتی کوردستان لە سەروی بابەتە ئەم دەبێژین و هەلوێستمە ڕوون و ئاشکرا ئەو ئاخفنە نوکە دبێژم ما دەگەل بەرز عەبادی بەحەزکردن کە بەلێ پەکەکە هێزەکە سەر بە وڵاتی تورکیایە یعنی پەکەکە دەبێ خەباتە خۆ لە کوردستانە باکوور بکەدن لە تورکیا خەباتە خۆ بکەن و کوردستانە باکوور gelek مەسترە لە کوردستانە باشوور باش ئەوە تێڕوانینی پارتێت دیارە بەڵام تێڕوانینی حکوومەتی عێراق چیە ئەگەر وەکو دوا پرسیار وڵامم بدەیتەوە حەیدەر عەبادی لەبارەی بوونی پەکەکە چی گوت حەیدەر عەبادی بڕۆن و ئەشکرا ئەو ئاخفتنەکەم گوتە هەمان ئاخفتن وی دووبارەکردنەوە کە بەلێ پەکەکە پێویستە لەوان دەڤەرە نەمینیتن چونکی بڕاستی بیتە ئەگەرێک کە زۆر جارە تورکیا یعنی وان دەڤەرانە قەسب بکەتن و خەلکی سڤیل بیتە قوربانی ئەوش دیگەلوێ چەندێکە پەکەکە دەبێتن لێ دەڤەرێ نەمینیتن ئەف خاکە عێراقیە خاکە کوردستانەیە و بڕۆن ئاشکراژی مە بەحەز کرد کە مانەوە پەکەکە بوو نمونە لە شنگالێ نە خەلکی شنگالێ دکارێت بزڤڕیتە دەڤەرەخوو و نە ئاوادانی دێ هەبیتن باش وحتى نتواني قرتي باشا يعني اگر ببلي بنخير ولا من بديتو برز عرفات پککه نابیت و دەڤەرە ببینیت باش ئێوە داوای هەماهەنگیتان لە بەغدا کرد بۆ بوونی پەکەکە لە باشووری کوردستان بەڵام عەبادی ئامادە بوو هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان بکات یاخودنا بەلە عەبادی بەردەوام ئەو ئەخفتنە دووبارە کردە کەمە زۆر هەماهەنگیەکە باشە گەل هەرێمە کوردستانە هەیە نەخواستمە گەل جەنابێ سەرۆک بارزانی و کە زۆر جەگوتە جەنابێ سەرۆک بارزانی خودان پەیڤە خویە تشتە گو دێئینتە دی بەرە چەندێ ئەف هەماهەنگیە یا بەردەوامە و دێ بەردەوام بیتن بەس چونکی هێشتا هێزên عێراقی مووسڵ کنترۆل نەکردیەوە ئەگەر سبەی مووسڵ ڕزگار بوو بێگومان پێشمەرگە و سوپای عێراقی لێک نزیک بن و ئەو هەماهەنگە دێ بەردەوام بیتن کە هیچ هێزەکە دەرەکی نابیتن لەناو خاکە عێراقی بینتەوە ببیتە هەڕەشەس بۆ سەر وڵاتێکی دراوسێ و ئەو هەماهەنگە ئەم هیویدارن ئەوەش جارێکتیا من فۆکەس کرا لەسەر
ئەف هەماهەنگیە سەربازی ببیتە میکانیزمێک کە یعنی شێمەتە ئاتفاقێک سیاسیژی دروست بکاتن لە وەختێکی نزیکدا لێ چونکە هەلبژاردن نزیک بووینە هەمە هێزین سیاسی هەوڵ دەدەن لە هەلبژاردنێن تێن ڕوولێکی سەرەکی بین هەتاکو بشێن پێگی خۆ لە گۆڕەپانە سیاسی قەهێن بکەن. بەڵێ بەڕێز عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم بووی زۆر زۆر سوپاست دەکەم. بەڕێزان دەچینە پشوێک و دواتر دەگەڕینەوە لاتان بۆکردنەوەی دۆسەی دووەمی تەوەری باسی ڕۆژ. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان میسچار و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە سامانی ئاو لە باشووری کوردستان دیارە ماوەیەکی زۆرە وڵاتانی دراوسێ ئاو وەکو چەکێک بەکاردەهێنن و هەرێکە لەلایەن خۆیەوە بەندا و دروست دەکات و لە باشووری کوردستانش دیارە پێشتر پلانی حکوومەت هەبوو بۆ ڕوبڕووبوونەوەی ئەم جۆرە پێشهاتانە لەگەڵ ئەوەشدا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت هەرێمی کوردستان بە باشی خۆی ئامادە نەکردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشەیەوە لە کاتێکدا ئەگەر بەنداوەکان بە تاوەتی لە وڵاتانی دراوسێ بە تاوەتی دابمەزرێن و ئاوەکان بە تاوی بگیرێنەوە لەسەر هەرێمی کوردستان کێشەیەکی زۆر بۆ جوتیاران و کەرتی کوشت و کاڵ و تەنانەت بۆ باشووری کوردستانیش دروست دەکات بۆ قسەکردن سەبارەت بە گرفت و چارەسەرکردنی گرفتەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی باسی ڕۆژ میوانداری هەرێکە لە بەڕێزان ئەندازیار ئەکرەم ئەحمەد ڕەسوول بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاو لە وەزارەتی کوشت و کاڵمان کردووە و هەروەها بەڕێز پرۆفسەر یاریدەدەر فەیسەڵ دەهام سەرۆکی بەشی بەندا و سەرچاوەکانی ئاو لە کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەددین میوانداریمان کردوون بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم بەڕێز ئەندازیار ئەکرەم بە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. ماوەکی زۆرە بازدەوە دەکرێت کە وڵاتانی دراوسێ بەنداوی گەورە دروست دەکەن ئەمە ژوا دەکات سەرچاوەکانی ئاو کە لە وڵاتانەوە دێنە هەرێمی کوردستان بۆ باشووری کوردستان وشک دەبێت و زەرەر و زیانی زۆرش بە هەرێمی کوردستان دەگەینێ. لەم بارەوە ئێوە چڕێ و شوێنێکتان گرتووەتە بەر. وڵا ڕاستیەکەی ئێرانیش و تورکیاش زۆربەی ئەو بەنداوانەی کە ترسمە لێ بۆ مویان تەواو کردیە بە تایبەتی لەسەر سیروان کە چاردە مەشروعی بەنداوە تەنها دوانیان مایەویش 10 ساڵ و ساڵی داهاتوودا تەواو دەبێت لەگەر 4 پرۆژەی پەمپستیشن تەنها ماوەتەوە تونێری نەوسوودا کە لەو کاتەوە داهاتی ئاوی سیروان تەواو دەتوانێت بیبە ئەوی دیشان تورکیایە کە لە پرۆژەی گاپی تەواو کردیە ئاوی سیروان وشک دەبێت بەو شێوە ئەگەر مەبەستی بێ ئەگەر مەبەستی بێ وشی دەکە دا ئەوەی کە لە ئێرانەوە دێم کەواتە بە فعلی دەبێتە کارتێک بەڵێ کارتێکی زۆر بەهێزیشە ئەوەی کە تورکیا پرۆژەی گاپی تەواو کرد بە ئەلیسۆشەوە پرۆژەی ئەلیسۆ ئێستا دەستیان بە خەزن کردیە کە دەستیان بە خەزنکردن معنای وەیە 150 زیاتری 53 ئاوی دیزلە داهاتی دیزلە دەبا پرۆژەی ئەلجەزیرە ئاودێری ئەلجەزیرە ئەلیسۆشیان هەیە ئەویش بەشێکی زۆری ئاو دەبا واتە لەوێش کارەساتێکی دروست دەبێت ئەو کاتی پێداویستی داواکاری عێراق لەسەر ئێمەش زیاد دەبێتەوە ئەوەی لە دۆکانە ئەوەی با بڵێن لە زابی گەورەیە ئەوەی دەمێنێتەوە کە فرێشە تەنها زابی گەورەیە و زابی بچووکە زابی بچوشیش مهددە چونکە ئێرانەوە بۆ بحیرەی ئۆرمیا چەندین پرۆژەی دیکەی لەسەر دروست کردووە دروستی دەکا ئێمە کەتینە خۆ ناڵم نەکەوتینە خۆ بەڵام یەکەم ئێمە ساتە وەختێکی درەنگ دەستمان پێکرد کە ئێمە لە 2010 دەستمان یاخۆ برن لەدەوە بە فعلی دەستمان بە بەنداو دروستکردن کرد و ئەو قەیرانش کارێکی تێکردین ئێمە ئەو بابەتە بە ڕێگەی کەناڵە دیبلۆماسیەکانەوە زۆر لەگە عێراق قسەمان کرد زۆر ڕاستە و خۆش لەگە ئێرانیەکان قسەمان کرد ئەمە ناڵێم ئێران کێشەیەکی گەورەی ئاوی هەیە بەڵام ئیدارەدانێکی ئاوی باشی هەیە بەڵام ئێمە بەعکسەوەین کێشەیەکی کەم ئاویمان نییە بەس ئیدارەدانێکی خراپمان هەیە ئیدارەدانی ئاو یەکەمیان لە داکردنی ئاوەتە خەزنەوە دەست پێ دەکا لەگەڵ بەکارهێنانی ئاو پیس نەکردنی ئاو و دووبارە خاوێنکردنەوە و بەکارهێنانی باس لە 2010 دەکەی بەڕێز ئەکرەم ئەو کات قەیرانی ئابووری نەبوو لە هەرێمی کوردستان ئێمە لە 2015 بەنداومان دروست کردیە بەنداوی بچووک و مامناوە و ئەگەر بەهاتوێ ئەو 3 ساڵە ئەو قەیرانە نەبووە زیاتر لە 20 کەشمان تەواو دەکرد
و بگرێت دامە ناوت 40 تا 50 بەنداوی بخێنە ژێر جێبەجێکردنەوە ینی بەڕاستی بودجێش زۆر باشمان بۆ تەخان کردبوو ینی ئەمە لەو کاتەوە خۆم بەندا وەکو هەر شتێکی تر نییە بەندا و دەبێت ئامادەکاری باشی بۆ بکەوە ئامادەکاریانمان کردبوو هەموو ئیمکانیەتێکیمان خراپ بۆ بەردەست ینی ئەمە کە باسی دەکەم ئەگەوە نەبووە ئێستا و بەڕاستیش حەوت بەنداومان بە شێوەی PPP لە بەرنامە بوو ئەویش هاتبوونە سەرخەت لەگە چەند بۆ بەرهێنێکی بیانی دروستی بکەین هاتبوونە سەرخە کە دەستی پێ بکەین ینی ئێستا لە نیوەی تەواوبوونیانە بوو یعنی ئەو پرۆژ ئەوانەی کە دەستمان پێکرد بەڕاستی با بڵێن وەکو ئەمنێکی قەومی داهاتە بە داهاتی ئاو و با بڵێن ئیکتیفای ذاتی ئەومان ئاسایشی ئەومان بەدی دەهێنا باشە بەڕێز دەکرم باست لە کارەسات کرد وشەیەکی کارەساتت بەکارهێنا ئەمە دەکەمە پرسیار بۆ بەڕێز فەیسەڵ بەڕێز فەیسەڵ بە بڕینەوەی سەرچاوەکانی ئاو بۆ باشووری کوردستان لەلایەن تورکیا و ئێرانەوە بەڕاست وەکو ئەندازیار ئەکرم باسی لێوە دەکات کارەسات دروست دەبێت ئێمە ئەگەر بێت و پلانێکی زانستیمان هەبی وە لە ئێستاوەش دەستی پێ بکەین بە پلانێکی زانستی بۆ زانستیانەی گڵدانەوەی ئاو و زانستیانەی بەکارهێنانی ئاو و بە فیڕۆنەدانی ئاو و لە کاتی ئاودێری لە پرۆژە ئاودێریەکان سیستمی ئاودێری هاوچەرخ بەکاربێ بۆ تەقنین و کەم بەکارهێنانی ئاو شتانە و پیس نەکردنی ئاو لەلایەن خۆمانەوە کە مرۆڤ کە هاوڵاتی بایەخدان بە جۆری ئاو ئەوانە هەر هەموو دەبنە هۆکاری ئەوەی ئەمە کارەساتەکان کارەسات دروست نەبی هەر لەبەر ئەو هۆیش ئێمە پارساڵ وەرکشۆپەکی هەفتەی ئاوی کوردستانمان ئەنجامدا لە لای خۆمان لە بەشی بەندا و سەرچاوەکانی ئاو کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەڵاحەدین ئێمە بچینە دەرەوە کۆمەڵێک سمینار کراوە وەرکشۆپ کراوە زۆر ئەو بابەتانە تاوتوێ کراون بەڵام ئەوەی کە ئێمە دەمانەوێت باسی لەوە بکەین ئەو نەخۆشیانە چین لە باشووری کوردستان کەوا دەکە ئیدامە بە گرفتی کەم ئاوی بدا و پێویستە على الأقل بەلایەنی زۆر بە پەلا چارەسەری ئەم دۆخە بکە گرفتەکان هەمەلایەنن یەکەمیان بەکارهێنانی ئاو کارجێڕی ئاو واتە پێی دەڵێن وەتەر مانجمنت ئیدارەی ئاو لاوازە لامان لاوازە ئەبێ پلانی توکمە هەبی کە بۆ بەکارهێنانی ئەو مەبەستر لە چێ مەبەستر لە هاوڵاتیە لە جوتیارە لە چێە لە هاوڵاتی لە جوتیار بگرە لە هەموو ئاستەکان ئێمە لەلایەکی تر دەبی تەوعیەی هاوڵاتی بکرێ هاوڵاتیمان شارەزابی لە وڵاتان ئاو کەم بەکاردینن وڵاتێکی وەکو ئوردون سەرچاوی ئاوی زۆر زۆر کەمە دەبینی ژیانی ڕۆژانەشیان ئاساییە لەبەرەوەی فێر بووینە هاوڵاتیان چۆن ئاو بەکاربین ئەمە هاوڵاتیمە فێرە ئاو بە فیڕۆ باش ئەمە لایەنێکیتی ئەمە پەیوەندیدارە بە دەتوانین بڵێم سەرچاوی ئاوی ماڵان ئاوی ژێرزەویە بەڵام ئێمە باس لە بەنداو دەکەین لە بەنداوەکانی باشووری کوردستان دەکەین دوو وڵاتی گەورە بەنداوی بەهێز دروست دەکەن سەرچاوی کانیەکان ڕووبارەکان لە هەرێمی کوردستان دەبڕن ببوورە ئەو ئاوەی بەکاردینی هاوڵاتی هەمووی ئاوی ژێرزەوی نییە دەتوانی بڵێ سەتاسیەکی ئاوی ژێرزەویە ئەوەی تریان سەتا هەفتای ئاوی سەرزەویە و ئاوی ڕووبارەکانە ئەو ئاوی ڕووبارەکان ئەگەر ئەمە گڵدانەوەکی باش و زانستیانەمان هەبی بوجەی باشی بۆ تەرخان بکرێ دەتوانین بڕی ئاوی پێویست گڵدانەوەی لۆ بکەین و بەڕاستی بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکان هەنگاوی باشی نا بەو ئاڕاستەیە بەڵام قەیرانی دارایی ئێستا وای کرد نەختێ بوەستن لە ئەنجامدانی کارەکانیان کۆمەڵێک لە بەنداوی بچووک و بامناوەندیان ئەنجامدایە گڵدانەوەیان هەیە بەڵام لە ئاستی پێویست نییە ئەبێ زیاتر احتیمامی پێ باشە بەڕێز دەکرم پێویستە ئێمە چی بکەین و لە هەرێمی کوردستان زەروریەت بە بۆچوونی ئێوە بە پێی پلانی ئێوە زەروریەت بۆ کامە بەنداوە کە دەبێت لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان هەر چۆنێک بێت بۆەوەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کەم ئاوی نەبێتەوە ئەو بەنداوە دروست بکات ئێمە دەبێ دوو کارمان لەدەستە دروستکردنی بەنداوی گەورە
دروستبنی بەندایی بچووک دروستکردنی ئەستێڵ و پۆنت دەبێت ئەو سێ بابەتە ئەو دوو بابەتە دابڵن دوو بابەت سێ بابەتە دەبێت بە تەریبی بڕۆین ئێمە حاڵی حاضر دراسات و دیزانی 11 بەنداوی گەورەمان دانایە ئێستا خەریکین بە PPP لەگەڵ وەبەرهێنەکان ئەوە دەبێت بڕۆن بەڕاستی لەگەڵ لە سەروی و خۆمانەوە ئەنجومەنی وەزیرانەوە تەفەهوم هەیە و قسەشمان لەگەڵ کردوون و ئەوانیش خەریکین لەلایەکیتکەوە دەبێت بێنە سەر ئەوەی کە ئێمە بتوانین بەنداوی بچووک بەنداوی ئەستێڵک کە دەڵێن بەنداوی بچووکە ئەستێڵک مەبەستمان چییە ئێمە دەبێت بەڕاستی جارێک شتێک لەبیر کەین کە ئەو ئاوانەی لە دەرەوە بۆماندێ دەبێت لەبیری کەین کە ڕۆژێک نییە چونکە وەکو باسی دەکەم دانیشتوان لە زیادبوونە پێداویستی جیرانەکانمان لە ئاو ڕۆژێک بیکەنە کاتێک ئێمە ئەبێ بەڕاستی بەڵام دەتوانن ئەو وڵاتانە بەنداوەکانی ئەوان ئەوەندە بەهێزە بە تەواوەتی سەرچاوی ئەو ببڕن بەڵێ ئێستا حاڵی حاضر سیروان دەتوانرێت دیزلەش دەتوانرێت کە دیزلە لەوانەیە بە نانڕاستەخۆ تاسی لەمە دەکات بەڵام ئەوەی کە زۆر فرێشە تا ئێستا زابی گەورەیە کە ناتوانرێت زابی بچوشیش تا حەدەک دەتوانم بڵێم چەندێک ڕووباری ناوخۆیی هەیە وەکو خازە دەکاتە باکرمان و ئەویترێن ئاوەسپیە کە هەموو داهاتەکەی لە ناو کوردستانە وازابی گەورەش 150 لە کوردستانە ئێمە دەبێت بەس بەتوانێت تەوازی لە سەو سێخەتەیش بکەین ئێمە دەبێت جارێ ئەو ئاوی لە ناو خۆمانایە هەمووی کۆکەینەوە و باشی بەکاربینین بەڕاستی لە کاتێکا دەبێت هەتا دەوری جوتیاران لەبیر نەکەین چکە ئێستا ئەوە وشاربوونەوەک لەلایەن جوتیارەکانەوە پەیدا بووە کە داوامان لێ دەکەن هاوکاریان من خۆشیان شتی بچووک دروست دەکەن ئەوە لێرەدا دەستپێکێکی باشە بەڵام ئەوە بەتەنیا بە جوتیار ناکرێت دەبێت بینەوە سەرە خۆمان بە هیوای ئەو قەیرانە بەسەر چێ ئەمە لە باوی چەند ساڵێکە دەتوانین بەشێکی زۆری ئەو بەرنامەیە جێبەجێ بکەین دڵنیام حکوومەت هاوکارمان دەبێت چونکە تەفاهم و تێگەیشتن هەبوو تێمان گەیشت بوون کە ئێمە پێویستمان بچیە وە لە هەڕەشەکان ئاگادارن یعنی ئەزانن کە هەموو جیهان ڕوبەڕووی وشکە ساڵی و گۆڕانێکی کە کەش و هەوای زۆر خراپ دەبێتەوە ئێمەش بەدەرنین شەرقی ئەوسەر بەدەرنین هەرچەندە گوتم ئێمە وەزعمانە خەڵکی باشترە بە زمانای ئەوە نییە دەبێت پشتگوێی بخەین ئەبێ زۆر بە زوویش پێڕابگەین سەرچاوی داهاتی زۆری دەوێت بودجەیەکی زۆری دەوێت بودجەیەکی زۆر بۆ سەردە گەورەکان بودجەی زۆری دەوێت بۆ بەنداو بچووکان و ئەسێلەکان بودجەی زۆری ناوێت لەوانەیە ئێمە بە چەند بودجەیەکی ینی مناسب بتوانین شێشی زۆر بکەین ئەوەی بودجە گەورەکانی گوتم دەکرا لە ڕێگەی PPPەوە چەند ڕێگایەکەوە بتوانین ئەوانە جێبەجێ بکەین مەبەست لە ڕێکخراوی نێودەوڵەت PPP ئەوە پابلیک پرایڤەت پارتنەرشیپ وەکو دێن شەریکاتی بیانیە وەبەرهێنەی بیانیە هەردووچیان وەبەرهێنی ناوەخۆ پرۆژەکە دروست دەکات ئیشی پێدەکات تا پارەکەی خۆی وەردەگرێتەوە لە هەوڵاتیان ڕادستی کەواتە ئەو بژاردە لە بەردەم حکوومەتی هەرێم هەیە بەڵێ هەیە چەندین گفتو گۆشمان کردی ئێستا لە ئەوان ئامادەن و ینی ئامادەکاری زۆری چوونە پێش لەو بابەتە چوونەتە پێش زۆر باشە ئەگەر سەرچاوی ئاوەکان ببردرێ بۆ سەر هەرێمی کوردستان بەڕێز فەیسەڵ زیانەکان چی دەبن بۆ سەر باشووری کوردستان بەگشتی وەکو کاگەکرەب فەرمووی ئێمە زێی گەورە نزیکەی 156 لە ناو کوردستانە لە ناو هەرێمی کوردستانە بەڵێ سەرچاوەکانی هەر هەمووی ئەوە سوودی دێوەردەگیرێ و ئەمە ئاوی ژێرزەوی و کانیاوەکان و زۆری سێەم لە ئاوی بەکارهاتووی ماڵان ئەبێ ئەو ئاوەش چارەسەر بکرێ بەڕاستی شارەوانیەکان شار و شارۆچکەکان ئەو ئاوەی بەکارهاتوو ئەبێ ئەو ئاوە تریتمنتی تەعامل بکرێتەوە لەوەی بەکار بێ لە زەویەکانی کشت و کاڵی ئەو ئاوە ئێستا سەرچاوی پیسبوونی ئاوی سەرزەوی و ژێرزەویشە بەڕاستی ئێمە پێشنیارمان ئەوەیە وەزارەتی شارەوانی پلانێک دابنێ لەوەی ئەو ئاوە مەحەتاتی لۆ دابنرێ بە شێوەی وا پاکرێتەوە کە لە زەویە کشت و کاڵیەکان بەکار بێ وەکو سەرچاوی سێەم لە ئاو ئەوەی تر لە ئەوە من بەڕای من وایە کە ئەگە پلانی توکمەمان هەبی پلانی زانستیمان هەبیتن کەوایە نەبووە پێشوودا هەبووە بەس بە شێوەیەکی کە لاواز بە شێوەیەکی لاوازە پلانەکانمان تەعاملمان ئیدارەی ئاو زۆر لاوازە لە لامان ئیدارەی ئاو ئەگەر بە قووەتکەین ئەمە دەتوانین گڵدانەوە چی زانستی لە ئاو بکەین بەکارهێنانە چی زانستی لە ئاو کە ئاو بە فیرۆنە دەین و سوود لە سەرچاوی سێەم بکەین کە ئەو ئاوەی بەکارات و
تریتمنت بکرێتەوە و بەکار بێ لە زەویە کەواتە دەبێ هاوڵاتی دەست بگرێ بە ئەو ئەگەر نا ئەگەرنا ئەمە تووشی قەیران دەبین ئەمە داهاتوو ئەمە ئەگە ئێستا قەیرامان نەبی لە داهاتوو قەیرانی ئاومان دەبی ئاو گرفتی هەموو دنیاە باشە بەڵام دەڵێن هەرێمی کوردستان دەوڵەمەندە سەرچاوی ئاوی زۆرە ئەگەر وڵاتانی دراوسێش ئاوەکان ببڕن بەڵام هەرێمی کوردستان دەتوانێت ئاوی خۆی دابین بکە بۆ هاوڵاتیان ئەمە تا چەند ڕاستە ئەمە دڵخۆشکردنە یاخود واقعی تێدا ئەوە ئەگەر پلانەکی زانستی و توکمە نەبیتن لە گڵدانەوەی ئاو پلانەکی زانستی توکمە لە بەکارهێنانی ئاو لە پیس نەکردنی ئاو بە فیرۆنەدانی ئاو نەبی بەخوای بادڵمان خۆش نەبی ئەگەر ئێمەش گرفتی ئاومان نەبی نەوەی داهاتوومان گرفتی دەبیتن بۆیە ئەبێ لە ناحیە هوشیارکردنەوەی هاوڵاتی ئەو دام و دەستگای ئاو لە هەرێمی کوردستان بەخۆکەوی پلانی زانستیانەی هەبێ بەڕێز ئەکرام زۆر جار ئەگەر برادرانم دەڕم دوو خولەک ماوە ینی زۆر جارگرەی لەوە دەکرێت ینی سەرچاوەکانی ئاو بۆ بەرهەمهێنانی کارەبا سوودی لێ نەبیندراوە ئەوەی کراوە لە پێشودا حکوومەتی عێراق کردبووی ئەوەی دۆکان و ناوچەی دیکە بۆچی ئێوە هەوڵ نادەن ئەو ناوچانە بەکاربێن سەرچاوەکانی ئاو بۆ بەرهەمهێنانی وزەی کارە باش ینی بە بەردێک دوو چێشکە دەکوژن هەم بۆ ئاو هەمیش بۆ کارەبا لەو یانزە بەنداوەی کە باسم کرد نزیکەی 900 مێگا کارەبا بووە بەردەهێنرێ هەرچەندە ئێمە ئەو قسەیە دەڵێم لای ئێمە کارەبا ناتیجی عەرەزیە یعنی کە بەنداوی گەورەی یەکەم دروستی دەکەین ئەو جا فکر لە کارەبا دەکەینەوە شوێنی لە هەموو بەنداوێک شوێنی کارەبا کارەبای هایدرۆپاوەر خاوێنترین وزەی کارەبایە کە پاش تێچووەکەی هیچ مەصرفێکی نییە نەگازی نەهیچ بەڕاستی ئەمە زۆر ئیتماممە پێ زۆریش فکرمە لێ کرد ئەو یانزە بەنداوی کە باسم کرد کە دراسە و دیزانی تەواو بووە هەمووی هایدرۆپاوەری هەیە ئەوە ئێمە وزەی کارەبا تەنها لەسەر ئەو ئاوانە دروست دەبێت کە ئاوەکەیان جاریە و ڕووبارانەی ئاوەکەیان جاریە هەمووی حسابی خۆمان بۆ کردێ بەڕاستیش دەڵێم وەکو دیسان دەیرێمەوە ئێستا وەرەوە سەر دیسان زابی گەورە ئەمە دەتوانین لە حەجومەرانەوە تا دەگەینە سەر لقی سەرەکی زاب تەسەور دەکەم بتوانین کارەبای ئەو ناوچەیە بە هایدرۆپاوەر جێبجێ بکەین بەڵام ئەوە کاری تەواوی بۆ نەکرایە ئێستا کە بەڵام لە داهاتوودا پلان هەیە بەڵام کەما مستەفا فەرمووی پلانی گشتگیر پلانی گژیر بەس دروستکردنی بەنداو نییە بە هەموو لایەنەکانەوە دروستکردنی بەنداو داکردنی ئەو چاک بەکارهێنانی لە هاوڵاتیان شارەوانی بەڵێت شارەوانی کاری خۆی بکە لە پاکردنەوەی ئاو لەگەر پاکردنەوەی ئاو دووبارە ڕاستایکردنی ئەهمیەتیش یەکجار زۆری هەیە و هاوڵاتیان وشار بکرێنەوە و هەروەها نرخدانان بۆ ئاو نرخێکی گونجاو بۆ ئەوی باش بەکار بێ ئەوەی من دەبیرمە ڕۆژە کە داهاتن سعاتی کەماڕانیاندانا ڕۆژی دووەم من یەک دنکە ئاوم نەدید لە کۆڵامڕۆ لەبەرەوەی خەڵکم وای زانی کە پارە دەسێنرێ هەموو خەر دەستی بە باشە ئەگەر زۆر بە کورتی وەڵام دەیتەوە بە 30 سانیە ئەویش ئەوەیە ئێمە تەواو ڕوبەڕووی گرفتی کەم ئاوی بووینەتەوە یاخودنە نەخێر بەڵام معرەزی نەخێر توش نەبووینە لەبەرەوەی وەکو گوتم ئێمە ئاوەکانمان سەرچاوەکانمان باشە بەڵام معرەزین یعنی معرەزین لە هەر کاتێکدا بەڕێز ئەندازیار ئەکرەم ئەحمەد ڕەسوول بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاو لە وەزارەتی کوشت و کاڵ زۆر سوپاست دەکەین پرۆفسۆری یاریدەدەر فەیسەڵ دان سەرۆکی بەشی بەندا و سەرچاوەکانی ئاو لە کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین زۆر سوپاست دەکەین بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا